بەرەبەیانی زوو کێوماڵەکە دەستی پێکرد. ئامانجەکە تەواوی ناوچەی بەلەگەی خوار و لە سنووری کفری هەتا قوڕیچایی و غەڕە و پەڵکانەیە. ناوچەیەکی سەخت و سنوورێکی بەرفراوان و پێگەی قایمی داعشە. ئەوان توانیان ئیسفادە لەو بۆشای ئەمنیە بکەن لەم سنوورە و وەکو سەرکردایەتێکیش بەکارهێناوە یا عاتوانە بڵێم یا تەنزیمی خۆیان لەم سنوورە کرد و خۆتانش ئاگادارن هەر لەم سنوورە کە ئێمە ئەمڕۆ چوونە سەر ئەو چەکدارانەی لەم سنوورە و چوونە مۆرگاکانمان تێک و پێکشکان و ئەو کارگە و ئەو شتامان دۆزیەوە لە چەند مانگی ڕابردوودا ئەوان هەر لەو شوێنەوە چوون بە کاتەشار لە شاری کفریانداوە هەر لە یەشەوە هاتن لەم ڕەبایاندا کە ئەو بەداخەوە شەهید مەحسن لێرە شەهید بوو و ئێمەش بەردەوامی لە ئەمڕۆ بەدواوە قەرارماندا بە بەردەوامی چالاکیەکەمان زیاد بکەین لەو سنوورە. لیواکانی 144 و کۆماندۆی پێشمەرگە و دژە تیرۆری عێراق 200 مەتری چوارگۆشەیان لە ناوچەکە کێوماڵ کرد. 13 حەشارگەی داعشیان تێکدا کە یەکێکیان کارگەی دروستکردنی بۆمبی چێنراوە. لە 8 کیلۆمەتر بەعمق چوونێتە ناو داعشەوە 13 مۆڵگەی داعشی تێدا بووە. باشە 13 مۆڵگەی داعشی تێدا بووە زائیدەن کارگەیەکی دروستکردنی عەبۆتیا بووە. هەر لە خۆی داوە ئەهەمیەت و گرنگەکەیەتی داعش ماوەیەکی زۆرە دەتوانین بڵێن 4 ساڵە سوود لەو ناوچانە دەبینێت بۆ فەراغام نییە لە نێوان ئێمە و حکوومەتی مرکزی عێراقدا بووە. بەزەخوا بە زیاد بێم ڕۆ یەکەم ئۆپراسیۆنمان کرد لەگەڵ هێزە عێراقیەکان بە تایبەت هێزی دژە تیرۆری عێراق دام و پشتیوانێکی زۆر باشیان کردین. 4 ساڵە داعش لەم ناوچەیەدا جموجۆڵی ترسناکی هەیە. ئەم کێوماڵە بێ هیچ ڕوبەڕووبوونەوەیەک تەواوی ناوچەکەی لە داعش پاک کردەوە. ماوەی 4 ساڵە نێوان غەڕە و پەڵکانە لە دوای حەمرین گەورەترین مۆڵگەی تێرۆریستانی داعشە. ئەم کێوماڵەی ئەمڕۆی هێزی پێشمەرگە و سوپای عێراقی گورزی کەمەرشکێن بوو لە جموجۆڵەکانی داعش. سامان کەریم کورد چاد نیوز نێوان غەڕە و پەڵکانە.